ماما ماما بۆچی هاوا خەیاڵە ڕۆشتووە و داڵغە لێ دەیت و وەڵاهی لە خەفەتی ئەم باخە خورما جوانە داڵغە بردوومێتیەوە نازانم بڵێ جا خەفەتی بۆچیە؟ باخێکە پڕە لە شازی خورما کە سوودی نەبوو قوڕ بکە بە سەرما. چۆن سوودی نییە شازی سامانە ئەو سامانەی کە بووە بە وێرانە ئابوووریەکە چۆن بڵێ وایە جا فایدەی چی نەچن بەلایە جوان و ڕازاوە شیرین نەرم و شل بووە بە قوربان مادەی 140 هاوین پێگاوە ڕازێتەوە بەزایە ئەچێ و ساغ ناکرێتەوە. سەرمایی خەڵکی ئێرەیە هەر بە درێژایی مێژوو نەبۆیان هەناردە کرێنە کارگە هەیە بۆ قوتو. ئێستا دەوێ بڵێ چی وا ئەوەنە کە لە ڕقی ئەڵێم بۆچی بە دوو حکومەت پشتگوێ خراوە خانەقی وانییە براوانییە ئەوە نییە ئاوەدانە ئەی ئەو هەموو گلەیە چی بوو کە بیسمان لێرانە وردەگلایی هەرە بێ گرنگ شارەکە هی کووردە ماڵ ئاوەدان کارەبا و ئاو باخە خوورمان کێشەی وردە